بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان خۆشحاڵم کە لە ئێوارانێکی دیکەی ڕەمەزانە بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە لە شوێنێکی جیاواز و لە گوندێکی جیاواز. خۆشەویستان دوێنێ باسی ئەوم کرد کە مانجە ڕەمەزان کە ئەڕوات هەندێک پەرۆشیمان بۆی هەیە وردە وردە ڕەمەزان بەرەو کۆتایی ئەڕوات. ئێمەش ئەندازەیەک لەگەڵا ڕاهاتووین بارمان پێوەی گرتووە هەندێک بۆی خەمبارین بۆ مانای کە ڕەمەزان زۆر مانگێکی بەرەکەتدارە لە چەندان ڕووی جیاوازەوە. یەکێک لەو ڕوانە ئەوەیە کە خوای پەروەردگار لە مانجە ڕەمەزانە هەموو ڕۆژێک هەموو بەربانگێک لە هەندێک لە خەڵکی خۆشە بێت، لە خەڵکێکی زۆر خۆشە بێت، واتە مانجی ڕەمەزان ئەو مەغفیرەتەی تایە. بەڵام کە دەچێتە کۆتایی ڕەمەزان کە مانجی ڕەمەزان وردە وردە کۆتایی دێ، خوای پەروەردگار ڕەحم زیاتر ئەنێرێ بۆ بەندەکانی بۆ ئەوانەی کە بە جۆرە لە جۆرەکان عیبادەتی خوای پەروەردگاریان کردووە، وەڵامی خوای پەروەردگاریان داوەتەوە پابەند بوون بە عیبادەتکردن بە تایبەتی لە مانگە پیرۆزەیە. بۆیە لە کۆتاییەکانی ڕەمەزانە خوای پەروەردگار بەقەدەر هەموو ڕەمەزان لە خەڵکی خۆشە بێ، لە بەندەکانی خۆی خۆشە بێت. خوای پەروەردگار لە کۆتاییە ئێمەش بکا بە بەندانێک کە بەر ئەم لە خۆشببوونەوە بکەوین. خۆ ئەگەر بەر ئەم لە خۆشببوونەوە بکەوین ئەوە بەدڵنایەوە قازانجێکی زۆرمان کردووە. بەڵە خۆشەویستانم ئەم ێوارەیە لە گوندی شەدەڵین. شەدەڵە سەر بە قەزای دوکانە و هەروەها سەر بە ناحیەی سوورداشە، واتە شەدەڵە ناحیەکەی بریتە لە سوورداش و هەروەها قەزاکەشی دوکانە. تەمەناوەکەن کە ئینشاءڵڵا کاتێکی خۆش لەگەڵمانە بەرنەسەر و بیرتان نەچێت دوعای خێریش بۆ ئێمە بکەن. فەرموو بە ئەم ئێوارەیە لە شەدەڵە بین. حاجی جان سلام علیکم. علیکم سلام بەخێر چاوم. بابجارە پرسیاری ئەوە بکەم بزانم لەگەڵ ڕۆژوانە چۆنی؟ وەڵا شکر باشم. ئارە وەڵای. خۆشکر ناساغنی نەخۆشیشتن نیە. لەخوا بەزیادی. الحەمدولله. ئەی بە ڕۆژان خۆ بێتاقەت نابی؟ وەڵا بێتاقەتە بم بەدەوە بێتاقەتە نابم. یعنی منم بێتاقەت نابم بێتاقەتە بم. وەڵا ئینسان ڕۆژ تۆزە درێژن باش بای ئەوە هەر تو نییە بێ ناودەمی وشکە بێت. بێتاقەتە من تاشی بێتاقەتە. باشە. با بزانم ڕۆژانە باخ و شتێک هەیە خۆی پێوە بخافڵێنی؟ تۆزێک لەم سەرەوە تۆزە باخم هەیە ڕۆژی وهەیە ئەم دەمە ئەچم بۆیەوە خەریکێم و خۆمە خافڵێنم تا ئێوارێ ڕۆژی شەیە ناسم هەر لە مارێم. دەیخوا قبوڵی کە ئینشاڵڵا لە هەمومان. ئامین یا ڕەبی. کاک حاجی با تۆزە بچینەوە بۆ قەدیم بزانم قەدیم ئێوە لە دێی شەدەڵا بە چیەوە مەشغوڵ بوون؟ وەڵڵاهی قەدیم ئێمە لە دێی شەدەڵە ڕەز و باخمان هەبووە. عیب نەبێ ماگاوگالمان ڕاگرتووە، حیوانمان ڕاگرتووە، گەڵمان بۆ کردووە، شوانە مەڕ بووین، ڕەز و باخمان نەبوو، فەلاحەتیمان کردووە، دووتیاریمان کردووە، هیچی کاسیمان کردووە. ئەوە باشە. پێشە چێ شەدەڵە بۆ خۆی وەختی خۆی شوێنێکی سەخت بووە، بەفری زۆر لە باریوە. ئێمە ئێستا ماڕمان لەم بەرێ ئێستا لەو بەرێ بووین. خەستەم بە خوابانەکەمان ئەمە دیمە لێما بوو، باوکم خوا ئەفریشابەیەکەوە هاتین بە خاکەناز بەفرەکەمان هەڵدایەوە ئەمە لێما بوو. قادرمەمان بۆ کردووە بۆ سەرێ بۆ سەربانیە، قادرمەی بەفر بەخوا. ڕاستە فەرمێ جاوە کاتە بەفر پاییزانە باری و زستانیش بەسەریا هەر ناڕۆیەوە. مەبەسم ئەوەیە ئەو کاتە خۆ ئەگەر سەیری شەدەڵاکەی نە زەویەکی وای لە بەردەمایە چۆن ژیاون، ینی چۆن ژیان سەخت نەبوو؟ ئەو باخەرەتێکمان هەبوو فرۆشتمانە دامانە بەدەغڵ و حیوان و ماڵێتمان ڕاگرتووە و
کاسوی بوو بێ کردومانە ئیشونەت بوو بێدانی شوێنە باشە ئەی ترێ و تولەتان چۆن ساغە کردەوە وڵای ئەمان بر بۆ گەرمێنێ ئەمان فرۆش بەماندا بە دەغڵ بەماندا بە پارەوە ئەوە ئەجاری وا بوو سەر بەسەرتان گۆڕیەوە هەرزانتری هەرەوەڵای ئەی کاک حاجی پارچەوان بە چی خەبەرتانە بووە وڵا پاشێوان کابراایەکمانە بوو مام حسێنی ناو بخوافەکان سەلایە کرد سەلایە کرد و قورئانە خوێندرا وەک ئێستا نەبوو ئێستا هەر بانگی تێدەن و تاوە بێ ئەی تەپڵوشتیان لێ نادا بەرە وەڵا هەبوو تەفری لێدا عیب نەبێ ئەو مام حسێنە سەلایە کرد لە دەرکەیەدا لە کولانی زۆر پاکەی بڵین ئەوە چیتە خۆشتانەی سێ خۆن تێکەن ئەوە باشە ئەی خواردنەکانی ئەو کاتای خواردنی چی بوو خواردنی ساگ بوو وەڵا گەرمە کوتاو هەبوو ئەدی برای خۆمکم ساوەر هەبوو گۆشت حیوان هەبوو برنجی کوردی هەبوو چی نەبوو هەموو شتێکی لێ ئێستا باشتر بوو ئەرێ وەڵا ئەی تۆ پێم بڵێ ئێستا لەگەڵ بەرو مزگەوتان رازین بەرو مزگەوتان شکر باشە ئەوەدانە لەخوا بە زیاد بە زۆر باشە ئەرێ وەڵا لەخوا بە زیاد هەر عیبی نییە پێم بڵێ دەست بە چی شکا تۆفم بەرکەتووە هەر تۆپەکە لێرە یا ئا تۆپەکە لێ یای کەوتی یا هەر تۆپەکە بەر دەستی کەوت بەردەست کەوت باشە چێ شەقی ئەوەنە تون لێ بەرکەوت ها چێ تۆپەکە ئەوەنە بە تون لێ ئاوا بەردەستی کەوت ها ڕەوە ڕەوە ئام کوڕە چێ بۆی گرتیتەوە ها چی بۆ خەسەخانەیە جەڕاح بۆی گرتیتەوە چێ بۆی دەستی بۆ گرتیتەوە سلێمان ها سلێمانی چەند پاکێت لە سلێمانی چەند ڕۆژە دەست شکاوە ها چەند ڕۆژە دەست شکاوە سێ ڕۆژە ئێستا ئازاری نییە خۆ ڕەوە ئێستا ئازاری هەیە دە باشە ئیشەڵڵا خواشتی فادەیە بۆچی ئەوەنە توندەیە دەست شکانی پێم بڵێ تۆ ویست گۆڵکەی بەردەستی کەوت لەبەردە گۆڵەکە بوو ینی ئەو گۆڵچی بوو بەڵێ خۆی هەڵا بۆی بەڵێ باشە تۆ پێم بڵێ تۆپەکە کە لێتدا دەستیشکانیاکە کەوت وڵا بەریکە بەڵێ پێچێت تۆ آخر بە قوت بیانی زۆر تون لێتدا ڕاوەنتری خۆن لێمدا کە دەستی شکات چیت کرد زۆر ناخۆش نەبوو وڵا گریە وڵا پێم ناخۆش ئەی دوایی داوا لێ بڕ بەس ئەڕوادان لێ کرد چوومە لە دایک شتومە قەسی پێمانە ینی چی قسەت بۆ دایک و ئەوانش کرد بڵێ کاکەم لە عەمدەن نەبوو یاری بۆ لە یاریەکە یاشکاوە خۆ لە یارە شوت بەرەکەوێت تۆ تێبەر نەکەوێ ئەی باشە تۆ شوتە بەرکەوتووە کە ئازارت پێ بکە ئەرۆڵا زۆریش بەرکوێت کەوتووە سەر ێشە تووشی بەرسەرەکە بەڵێ دەی باشە ساحەتان هەیە بەڵێەوە تا لەولا چیمە نوشتەیە هەر خۆڵە چیمەنە باشە چیمەن بێ باشە تۆ وازانم خەڵکی ڕۆژهەڵات ئارە ڕۆژهەڵاتیم باشە خەڵکی چ شارێکی بۆکان بۆکان ئارەوەنا خۆشیشە بۆکان وڵا خۆشە و سەر سەوزە و وەکو یێرەکانەوە بەس شوێنێکی باشت هەڵبژاردووە لە بۆکانەوە گەشتبیتە ئێرە شەدەڵەش ئەندازەیە سەوزە بە ئارەوەڵا سەوزای هەیە شێوی هەیە دەشتی هەیە باشە لێرە دەلاچەکەی وەنیان ئارەوەڵا ئەرێ ئێوە خۆتان چی پێڵن ما هەر ڕایژگەری پێدەڵێن باشە بابزانم لەگەڵ ڕۆژواش وەڵایش کوش دەگەڵی سازەم ئەو ساڵ زۆر باشتر بوو لە پارەکە الحەمدلله ئەی بابزانم کار و کاسبی چۆنە بەشی ئەوە شکر هەیە دوو ڕۆژ سە ڕۆژ دامناو لەکانە جارە هەر لە ڕۆژهەڵات دوکانم بوو دەمێک نییە هاتووی نەوەڵا دەمێک نییە بەمەسمەوەی پێشتر لە سلێمانی بووی لە چۆ بووی نا هەر لە بۆکانی مستەقیم هاتوین بۆ یێرەکانە چۆنە بەهۆی چیەوە لە بۆکانەوە هاتووی بۆ ئێرە کێکمان ئاشنای ڕفاقەتی هەیە لەگە ماڵی شێخ مەحموود ماڵی شێخ دڵشاد هاتوو چۆمان ئارەوەڵە بەواسەتیوان هاتوویەکانم جەمیش تازە دوکانەکە بوو بۆ خۆشم هەر ئیشی دەلاکیم نەکرد دوکانە و کتوب بەچمەکان دایدەنێم خی گەورە ڕستقە با ئینشاءڵڵە خی گەورە خێر بن سەرچاوکان هەمیشە سەرەتا پرسیاری واکەین بزانین ئەحواڵە لەگەڵ ڕۆژوە چۆنە وڵا لەخوا بەزار ئیسێنم لێنەوە دێ الحەمدلله هەتا ئێستا جەوی گوندی شەدەڵە فێنک و ئەوانە بووانە ساعبین ئەوەی بە دووسە ڕۆژە گەرم لە هاتو دووسە ڕۆژ دووسێ ڕۆژە گەرمە ئەی شەوانی چۆنە شەوان ئەوانی فێنکە فێنکە ئێستا خەڵ لە ژووری ئێستا ڕاستە ئەی با بزانم خەڵکی شەدەڵە لەگەڵ چی خەریکن ینی بە زۆری ئێستا کار و کاسبیان چی
يعني وقت حالا يروت وشش تدخينه هم شش إذا كي خليش إيش لك الكومباني عشان نسنجي إيش تمر كمان أذكر في إيش مال داره إيش دكان داره ترى هذا كبير بابزانم شيني أوه ماڵاتی ئەوەنەتیە والله بە زۆری ڕەشەوڵاخی تایە با بزانین شەدەڵە چەند ماڵ صو بزمان ولا دولة قەناعەتم وایە ڕوو لە ئاوەدانە چونکە تۆ مێرگەپان لە تەنیشتانە بۆ بە شوێنی ئەم هەموو ڤێلا و سەیرانگا و چوزانم ینی زۆر ئاوەدانە باشە ئەو مڵکی مێرگەپان زیاتری ئێوەن یا شەدەڵەیە یا ئێو دیوی قز لە ڕۆوانێ هتا هنا هتا مرقبان هتا مطعم كان عادي شغله برو خوار اللي عادي خزروا باشە سوودان لە ئەو ئاوەدانیە کردووە ئێوە سووتان لێ کردووە بزانم بەتەعەمدانن دوکاندانێن چوزانم کارێکاری تیا بکەن اللي عرسي العرسي خوا بالمطعم دانا وتوي هو عرسي اللي فروشته او نشي به هيك اگر بنسنجي دانا بنسنجي سوادك باشە با بزانم بۆ خۆ ئیشت چییە والله بقوم دكانك كميل امي وتربو الدولة يجرينو انا تمالات من رشاولا رشاو السرو وقتی بهاران پایزان نسیم رزبری نخته برمو تا وقتی به یعنی ڕزبڕی چای بله ئەی متور بەشە زانی نه والله لباز شهر زمین نه باشە ئەوەی کە لە مێوەکەی بەڕن دوای فڕێدەن و یکەم بە پەرژنیەوە چی پیاوە مێژەڵۆ مێژەڵۆکان ئەسووتێنن یا یکەم بە پەرژن وڵای سووتێنەوەی تا هەشە بپی شوێن کەوتە هێمە زالی لێ مەسوولە بیستێن هێمە زالی فڕێدا بۆ خوار بۆ ڕزبڕین تا کوێچی وڵای ئەم دەوروی تر سووردا ناچی بۆ لای سەرگەڵ و بۆ هەڵەدن و خوانێ بەس ئێمە سوورداش و ئەمەتی خۆ مێرگەپان و ئەوە ناخت مەبەسمەوە بۆ جاران ڕزبڕی چاک گونداگوندە ڕۆی ئەخر زۆرە ئێستا ناگاتێ بی ئیپرمەگرونیش هەردێ بۆم دیوت باشە لە شەدەڵە ئێوە چ جۆرە ترەیەکتان زۆرە بە زۆر ڕشکە تۆ پێم بڵە بزانم چەند خوشک و برات هەیە یەک ئێمە دوو خوشک و برایەکی خوشک و برایەکەن برایەکەتان ئازایە بیست و ماڵەن لە مانگایە ترسێ ئەیچێ لە مانگایە ترسێ هێن نینە نینە ترسێ ئەی تۆ ناترسی وەڵام منیش ئەترسم تۆ لە سەڵگە ترسی یا لە مانگا لە هەردووکیان لە باشە بەشی خوشکەکانی خوشک و براکەشت بەرە باش ئافرین بەتە دەست خۆش بەڵام بەخۆم و جۆرکەکەمەوە ئەگەڕێم بە ناو گوندی شەدەڵەیە ماشەڵا گوندێکی خۆشە خوای گەورە ئینشاڵڵا ئاوەدانتری کات باس بەم ڕەمەزانە بزانم لەگەڵ ڕۆژوانە حاڵت چۆنە باڵێخوا بزێبێ یەک ڕۆژ نەخۆش و یەک ڕۆژم خواردێتەوە یەک ڕۆژ ئینشاڵڵا بەژە گیرێ ئینشاڵڵا بزانم تۆ حتمما هەر خەڵکی شەدەڵی من بەڵێ بەتاچیت ماڵش لێرێ ماڵیشم لێرێ و لە پێرەمەریشم تۆز دوبنەم من باشە حتمما کە دێتەوە ئێرە بە شتێکەوە هەر مەشغوڵی وەڵای بەتاچیت زیاتر بەم باخ و باخاتەوە ئێستا بینیمان خەریکی باخەکەتی ئێستا چی بۆ وەڵای خەریکمە سۆندەشتەی بۆ ڕاستەڕێیەکەم بۆریشتم بۆ بەستەوە بۆی تر ماوەیەش کە دەست بە ئاودانی بکەم جاران ئەنگوت بەهارە ئاو باش نییە ئێستا وەختی ئاودانیان هاتووە بەخوای منەڵم باشە ئەرەوەڵە چکە بەهاران درەخت زیادەکە هاوینە نەوەستێ لە مانجی حەوت بە دواوەتە درەخت دەوەستێ بە تایبەتی ساڵی وەکۆم ساڵیش کە وشکە ساڵی ئەرز وشکە
ڕەنگە ئاویان بوێت بە تاشید وەڵام لێ سەحارێن جارێک ماوداوە با بزانم درەخت چیت هەیە وڵی هەموو ئیشتیا بە تایبەتی گوێزم زۆرە شوێنەکەی گونجاوە بۆ گوێز ئێرە زۆر گونجاوە بۆ گوێز گوێز تۆزێک لەگەڵ گڕە و گەرمایە تۆزێک تەبانیە شەدەڵە گڕی نییە نەخێر ئێرە زۆر باشە بۆ گوێز شوێستانە پشتیەوە بەم پیرەمە بەڵێ بە تاشیدی ترم چەمە بەرەو سەر هەموو بۆ گوێز زۆر باش پێشتر گوێزی لێ بۆ ئێرە یان تازە دەستنێژی تازێ هەر لێی بۆ بەس کەم بووە ئەو بڵین کاربەر ڕزی هەبوو یان باخێ بۆ بڕێ دوانی تیا بۆ بە تایبەتی ئێرە بە زۆری خەریکی ترێ و چوالە بوو هەر خەریکی دێمەکاری بوون ینیشی دێم و ڕزی دێم و ئەوانە بەڵێ باز ئێستا زۆر بووە ئێستا زۆرە باشە چ درەختێک هینیشە بینم ینی هەناریشە بینمە هەنار چۆنە لێ هەنار جەلاس گوێز ئەوانە بۆ ئێرە زۆر باشن هەڵۆژە هەرمێ سێو هەموویە بێت ئەم هینانەی تۆ نەمامەکەی لەکوێ هێناوە ئەم هەنارانە هەنارەکان وەڵا هەر لە سلێمانیە نامە لەو مشتەلانێنە لە مشتەلەکان سلێمانی جارانە چون نازانم بۆ هەناری ساڵەخانی و بۆ هەڵەبجۆ ئەوانە ئەنگوت کاک هەناری ئەوێ باش هەیە بڵێ ئەوانش لە مەشتەلەکانی دەڵێنی هەڵەبجێ هێنامانە بۆ خۆشم هەناری چوومە باخی واوە هەنارەکەی جوان بۆ لێم گرتوێتەوە باشە من بینیم هینەکەیت ئاودێریانەکەی بۆریان بە بۆری ئاویانەیەت ینی من بینیمە لە شوێنان دڵۆپاندن هەیە بە دڵۆپاندن ئەیکەن ئەو تیپەکەی بۆ ڕاخن و بە دڵۆپاندن بەزەوەی تۆ بینیم هەمووی بەلوعەوەدانەوە بەڵێ وەڵا ئەمە تۆ زەمەسەفی زیاترە بەڵام من چووگە کەمە قەترەکە باشترە بەلوعەکە بدەین بەدەست خۆتە زیادیەکەیتەوە کەمێکەکەیتەوە دار هەیە ئەیگریتەوە ئاوکەی ئەوکە بۆوانی کە بڕوا زیاترەکەی بڵین بەڵام مەسرفی زۆر بە تاشید بەزی من چووگە کەمە تقریبا 300,000 ستۆ تا ئێستا حتوان ئیش کارەکە هەر خۆشت دەیکەی بەڵێ هەموو شەکەم خۆم بابزانم جگە لە باخداری لە لادێ جاری وایە بە حیواندار بی بەشتی تریشت هەبێ بەزم غەیری باخداریەکە چیترت هەیە وەڵی من ماڵات توشتم نییە نیمە بەچکە بە بەردەوامی لێرە نیم باشە ئەی لەگەڵ پەلەوەرە بزانم وەڵان دێ مریش کوشتم هەیە مریشکی چاروەکو هیوایە تۆ ئەە ڕادگرت یا خۆ سوودێکی لێ هەبووە بلێشم فرۆشتۆ و هێلکەکەشی بەردەوامە هێلکەشمان هەیە تۆ ناوچی ڕەوەند ئەی تۆ ناوچی ناوت ئەژی ئەژین کاک ڕەوەند چۆنیت وەڵا باش لەگەڵ ڕۆژوانە چۆنی وەڵا ئەی بمنی نەخوا بە ڕۆژویت ئەرە وەڵا ئەی تۆ کاکە وەڵا منش تۆش بە ڕۆژوت وانێ تۆ پێم بڵێت چینوت برسیت وەڵا هیچ نییە هیچ ئەی بمنی بەس تۆ زەبێت تااقەتی ئەلحەمدولله باشە ئافری ئەی تۆ پێم بڵێت تینوت تا برسیت ناوەڵا میژەکشتم نیە ئەی بمنی نەخوا ئەی بن نییە باشە باشە خۆ ئێوە نوێشتان ببوورە خۆ ئێوە ڕۆژوتان لەسەر نییە بۆ بە ڕۆژۆ بن لە سەرمانە لە سەرتانە ئێمە ئەوە من 10 ساڵم ئەو یانزە ئەو یانزەیە باشە هێشتا ماوتانە بەوەی کە ینی کاتی ڕۆژوتان بێ بەس ئافرین کە بە ڕۆژون بۆەوەی چی بۆەوەی ڕابێن باشە ئێستا ئەگەر پێتان بڵێم ڕاستە ئەگەر ڕۆژوکەتان لێ بکڕم ئەتوانن ڕۆژەکەتان من ئەتوانم ئەکی 10,000تان بەمێ و ڕۆژەکەتان لێ بکڕم بۆ نایدێ ئەخۆ تۆ ڕۆژون لەسەر نییە قەیچەکە بیفرۆشە بە من بۆ نایدێ بزانم هۆکارەکەی چییە زیاتریشکی نایدە زیاتریشی کەم نایدێ بیکەم بە 20,000 نایدێ لەوە زیاتریش نایکە لەوە زیاتریش باشە بابزانم تۆ نایفرۆشیت نەوەڵامیش نایفرۆشم باشە هۆکارەکە چییە؟ ئەنی 10,000 کەم نییە میش نایفرۆشم زۆر دیکەم بە 15 نایفرۆشیت نەوەڵا باشە بابزانم بۆ نایفرۆشیت خێرەکەی بۆ خۆمانە بۆ دایک و باوکمانەوە خێرەکەی بۆ خۆمان و بۆ دایک و باوک تۆ بۆ نایفرۆشیت منش ئەروە لەگەڵ قسەکەیەوە قسەکەیەوە ئافرین ئەوە زۆر شتێکی جوانات ئافرین بۆ ئێوە ینی من مەبەسم ئەوە نەبوو کە ڕۆژەکەتان فعلەن لێ بکڕم بەس ئێوەم تاقی کردەوە وتم بابزانم ڕۆژەکەتانە فرۆشن بە فعلی ئێسایەوە ڕۆژوتان لەسەر نییە بەڵام کە ڕۆژوتان گرتووە هەم خێرتانەکە هەم خێرەکەی بەشێکیشی ئەڕوا بۆ دایک و باوکتان کەواتە
ئەوە شتێکی باشە ئافرین بۆ ئێوە دەستان خۆش بێ خی گەورە لێتان قوبولکە و ئیشاڵایەوە لە ئایندا بن بە پیاوی زۆر چاک باشە بە خوربان دەست خۆش ئەتو بابزانم تۆ چییەکە هیچ ئیش و کارێکەکەیت هیچ ئای تۆ هیچ ئیش و کارێکت هەیە بەبەسم ئیش و کارەزانی چییە بچی گۆلچێک بێنیتەوە قازێک لێ بخوڕی ئەی ئەوانەش ئیشن تۆ چیەکەی لەوانە وەڵام یارمەتی ئەمە دەم و یارمەتی خۆمان دەمما تۆ پێچی هاوڕێکی زۆر باشیش بیانی وانە تۆ شایەتی ئەوی بۆ دەی هەرەوەڵ هاوڕێکی باش هاوڕێکی باشە هاوڕێی تۆیە هەرەوەڵا خزمیشن پورزان بڵێ هاوڕێی باش زۆر گرنگە زانی چونکە لە قیامەتیشە ئینسان دەتوانێت لەگەڵ هاوڕێکە زیندوو بێتەوە هاوڕێی باش ئەوەیە کە هەمیشە کەسێکی باش و بەخشندەیە تۆ دیارە هاوڕێی باشیت دەستان خۆش بێ و سوپاسانەکەم محەممەدجان بابزانین وەز لەگەڵ ڕەمەزان چۆنە لەخوا بەزێ بە زۆر باسی منە ئێمە ئازانی کە جەنابەت ماڵ لە سلێمانیە بەس چۆن ئاوا دەیتەوە بۆ شەدەڵە وڵا ئەم خوشکەم لێرە سەردانێکی هەموو جوماندین بەلای باشە ئەی باشە بۆ خۆت باخ و خان و ئەوانە هیچ هەیە من ئەڵام خان شتاری خۆمانە پێکەوەین جیانیم بڵێن بەس هەردین جومان سەرێکی لێ دین و شەمانە ڕۆینەوە شەوەکەی لێرە بن حتممە باشە ئەی باخوشت بزانم چیت هەیە وەڵاهی مەیسمان نەما بەدە سەمانی کار و کەسابەتەکەی باشە ئێستا ئیش و کارت چییە؟ وەڵام من لە سەمانی کاسبیەک ینی ئەی چۆنەکە لێرە شتێکتان نێژدوتەوە بەسەر ئاوا عەرژەوتەوە هیچمان نەفرۆشت هیچتان لێ نەکردووە هیچمان بەسەر ئاوا ماوەتەوە ئەی نەدەکرا شتێکی لێ بکەن توزانم ئەگەر خانوونیە ئەگەر باخ نییە مەسەرم بۆ زەوێکی زۆرە بەڵام هیچمانی نەکردووە بۆ ئەستەوەی بدەستمان بەسەران ناشکە خۆتمان پێی ناشکێ بەجای مەجالمان نیێمانە ئەمە بینین لە تەنیشتەوە خانوویکی تازە هەیە بەس خانوویکی کۆنیش هەیە ئەم خانووە کۆنە خۆتان دروستان ئیش لەم خانوویە کردووە هەرجا خۆم دروستم کردو ئەی چۆنە ئەمەتان نەڕخان وڵاهی هەر لەبەر کەلوپەلی تێکەن شتی جێگە شتی زیادی تێکەن نانی لێکەین ئەم شتانە حتمما وەکو یەن سەر لە خوشکەکەتانە دەنسی لێ ڕەحمیشە بۆ خۆشتان جێگە گۆڕن ئەمەش خۆشە ینی بەتابەتی تۆ ئەوە لە ناو شارە وەڕزەبی ڕاستەکە زار لە حد بێزارەبی قوربان سەلام عەلەیکم عليكم السلام ورحمة الله وبركاته حتمما تۆ دانیشتووی شەدەڵی بەڵێ بابزانی لە شەدەڵا ئیش و کارت چییە؟ وڵی سەرەتا پێم خۆشە بە خێراتنی کەناڵەکەتان بکەم بەڕاستی بەرنمەیەکی ڕێک و پێک و جوانە و داواکارم لە خی گەورە مانگەمان بۆ بکاتە مانگی بەرەکەت و ڕەحمەت و بارانێکمان بۆ بارێنێ و ئاگری نەخۆشی ناخۆشیمان لەسەر بکوژێنێتەوە ئەگەر ئێستا باران ببارێ بۆ شەدەڵە باشە واللهی باشی ئەگەسم بۆ گژوجیا ئەگەر باشی بڵێ بۆ دەغڵودان و بۆ گژوجانەوە وڵا ئیسپادەی لێ ناکات تازە هەمووی کامل بووە و تقریبان زەردیش بووە بەڵام بۆ جەوەکە و بۆ خۆڵبارینەکە و بۆ دنیا ڕوونەکاتەوە و جەوەکە پێنکەکاتەوە ئیسپادەی هەیە بابزانم وەکوتم تۆ مەشغوڵی چی لە شەدەڵێ من مامۆستای ئامادەیم ئامادەیەکەمان لە ناو شەدەڵەیە لێرە مامۆسام داوامەکەم باشە ئەی بابزانم پێو لە لادێ بێت توزانم لەگەڵ ئاژەڵداریەک لەگەڵ پەلەوەرێک لەگەڵ زرعاتێک شتێک خەریکە هیچت نییە واللهی بە حەقەت ئەوەی ڕاستی بێ من بە حکمی ئەوەی هەرتەلەبە بووم و دواتر داواوم کرد و زان کۆم تەواو کرد بووم بە مامۆستا ئاژەڵداری ناکەم بڵین حیوانی گەورم نییە وردیشم نییە بەڵام مریشکم هەیە و تۆزێ شتیشم کردووە بۆ خۆم بڵین باخێکی بچووکم هەیە لای ماڵی خۆمە بابزانین کەش و هەوای ڕەمەزان شەدەڵە بۆ خۆی هەر بە دینداری هێناوێتی چونکە ئازانی شیخە دێ ئەم بڵێن شەدەڵە بابزانی کەش و هەوای دینداری لە ئێستاە لە شەدەڵایە چۆنە ئەمە بەسمانەوەیە گەنجیان خەڵکی بەتەمەنیان ژنیان کچیان سوپاس بۆ خوا شەدەڵە بەڕاستی هەموو ڕەمەزانەکان گەنجان و بڵین گەنج و بەتەمەن و ژن و پیا و هەر هەمووی بە گروتینەوە بوون بە گروتینەوە بە خراردنی مانجی ڕەمەزانیان کردووە و بە ڕۆژوش بوون بەڕاستی زۆر بە گەرم و گوڕی
بە خێراتنیان کردووە زۆربەی زۆریشی گەنجەکان بەڕاستی گەنجی وای تایە تازە پێیەکا زۆربیان بە ڕۆژن زۆربیان دێن بۆ مزگەوت و ئەهلی مزگەوتن ئەهلی جەماعەتن دێن بۆ تەراویح سوپاس بۆخوا زۆر باشە لە مانچی ڕەمەزانە پابەندەکان زیاکەن یانی ئەو کەسە بە ڕۆژوە بێ گرنگی بە جەماعەتەکانێدا گرنگی بەهاتن بۆ مزگەوتەدا بەڵام پێویستی بە سەرپەرشتێک هەیە کە مەسەرەن بۆن منە ینی ئەو کەسە کاگەڕێتەوە زیاتر تێبگا بابەتە ئیمانی و عەقیدەیەکان و ئەنجا قورئان خوێندون ئەوانە بازانی هیچ جوڵەیەک هەیە لە شەدەڵایە بە ئاڕاستی فێرکردنی ئەو گەنجانێکە مەسەرەن جەنابەت باسییانێک وڵای ئەوەی ڕاستی بێ بۆ مەسلەی فێرکردن ئێمە چوون کە مامۆستای ئاینیمان بڵین بەردەوام نییە بەردەوام نایەت بڵین هەموو ڕۆژێ لێرە بێ بەس جومعان دێ لەبەرەوە گەنجەکان ئەگەر بۆ خۆیان سواز بۆخوا ئەم ڕۆژ سەیرەکەی کەناڵی یوتیوب و ئەم فەیسبووکەوانە ئەوەی بە دوو ئەهلی ئەوە بێ ئەهلی عیلم بێ ئەهلی دینداری بێ بۆ خۆی بە دوایە گەڕێ سواز بۆخوا گەنجەکان بەشێکی زۆریان گەڕاونەوە بەشێکی زۆریان خەریکی دیندارین سواز بۆخوا خەریکی قورئان خوێندنن بەڵام لەبەر ئەوەی بە حکمیەوەی مامۆستامان نییە دایمی لێرە بێ لەبەرەوە دەرسی بڵین عەقیدە و دەرسی فقه و دەرسی قورئان خوێندنمان نییە خۆی ماشەڵڵا هەر ئینسان نازان خی گەورە هەر بەخوا ڕسک ئینسانی وا دروست کردووە کە بابەتی دینداری خۆشەوێ ئێستا دوو مناڵ هیچیان تەمەنی 10 ساڵ بووازم هیچیان 11 ساڵ بوو یا 12 ساڵ بوو دانیشت بوون لەوێ وتم بە ڕۆژوون وتیان بەڵێ وتم ڕۆژۆکەتان لێ یەکڕم هەتا 10,000 بۆ دەرێنان وتم ڕۆژوو لەسەرەوە فەرزنێ لەبەرەوە مناڵن قەیچەک ئاگەر ڕۆژەکەم پێ بفرۆشنەوە وتیان زۆر لەوە زیاتریش بدەین هەر نایفرۆش جا هەستم کرد ینی ئەمە ئەگەر دەستی پێوە بگری ڕەنگە لە ئایندەیە کەسێکی زۆر بەخشندە و کەسێکی زۆر باش دەبێت زۆر ڕاستە بەڕاستی وەک جەنابەت فەرمووی بە فیترەت ئینسان بە تایبەتی کوردی خۆمان حەزی لە دینداریە و مناڵیش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەڵێ ئەفەرمێت هەموو منداڵێک لەسەر فیترەتە کە لە دایکە بێ و دواتر دایک و باشی بڕیان لەسەرەوادەن بێ بە مەجووسی ببێ بە نەسرانی ببێ بە موسڵمان لەبەرەوە کوردی مسلمانی خۆشمان لەبەر ئەوەی لە سایەنەوەی مسلمانە و بە حکمی ئەوەی لادیەکان زیاتر پابندن بەدینەوە بۆیە لە هەر مناڵێک پرسی ئێستا لەوەی بڵم تەمەنێکی کەمیشی هەیە و بە ڕۆژوشە و ڕۆژۆخشت پێ نافرش خۆش وەرە بازانم شتان بەبێ وەرە دەستی پیاکەم بزانم چیە لەگرن دەی دەستی پیاکە دەی الله شتی خۆشی تایە دەی ئافرین بۆیەوە دەی تۆ بۆ فەقیری ئافرین کیاڵی نەگرتووە ڕاستەتان نمێ ڕاستە ئافرین دەی بەساسە دەوێت تیاتی خەمێنێ بەش هەمووتانی باش دەی ئافرین لەگەڵ ڕەمەزانە بەلاشکر زۆر باشم الحەمدولله دیارە خۆشکور ناساغی و ئەوانە نییە نەخۆشت نییە وەڵی نەخۆشم بەڵام شکر باشم دەی الحەمدولله تۆ شیرەکە چی لەکەی وەڵا شیرەکەی دەپاڵێم و دەیکوڵێن و ئەمجار ئەیکەینە شیرێژ و ئەیکەینە ماست و ئەیکەینە دۆ و ئەیکەینە پەنیر و شکر بەشی ئەوە کە ئەوە ئەنی شیرێژ و کەشک و ئەوانی لە مسڵمانان دەدەم و بۆ خۆمانەی خۆین و گەورە سەلامەتەکە سەلامەتەکە یەخوا تۆ پێم بڵێ هەندێک مانگا هەیە وەکو یەکە ناز وایە نازانم نایڵە هەموو کەس بیدۆشێ بەڵێ خۆم تازم کڕیوە لە قەیدایە و ناهێڵێ و هەتا ڕام هێنا ئێستا شکر باست هێشتا قسە و گفتت وەکو پشدەریانە چێ خۆیەتی خەڵکی کوێی تۆ کانی توی توی بەکانی تو ئەی چۆنەوە هاتوونە شەدەڵە والله من
پیاوەکەم بە ڕەحمەتێ بێ دەمێکە لێرە بووە زاری بەت خۆش بێ وەکو بیستمە ئەزانم کە ئەویش خەڵکی ئێرە نیە لە ئەسڵا گەڵاڵەیە ئەو ئەسرەن گەڵاڵەیە منیش لە پێشدا ماڵمان هاتە بازیانە لێ شوم کرد ئەو لە پیرەمەگرم بوو ئەم جانی سیمان هات بۆ ئێرە هاتیم بۆ ئێرە لێرە الحەمدولله شکر بەرو ماڵتان خۆشە باڵە دڵتان خۆشە لە شەدەڵ ئارە وەڵام دڵم پێ خۆشە کەسکارم دەڵەوەرەوە بۆ ڕانی ئێرم پێ خۆشە جگە لە بەروخان و ئەوانە هیچ مڵک و ماڵێکی ترتان نێ لێرە وەڵی بەس ڕزێکمانێ هیچ کەمانی ڕاستی دێم بەڵێ ڕزێکمانەیە لەو قەرتیکانێ باشە بۆتان هی نەکرێ بەخێوەکەن ئارەوەڵا خزمەتی یەکەین و ئەی چێڵین و دەرمانمان پێ کردووە و ئەوای حتمما بڕیوتانەوە لە پێشدا ئەی بڕین ئەنجام مێژەڵی چیەکەین دوای ئەوەی ئەی چێڵین و دەرمانمان پێ کردو بڵێن بەتری فرۆشتیان بەشی وەکە بیکەن بە مێوش گەخوای گەورە دایی ئەوەی گە زۆری هەبێ ئەی فرۆشەوەی کەم هەبێ کا بە مێژوەڵی خاودەی فرۆش الحەمدولله خێزان هەمووی بۆ ڕۆژون وانە ئارەوەڵە خۆشەوە الحەمدولله گەورە سەلامەتان کە باجارە پرسیاری ئەو بکەم لەگەڵ ڕۆژوو ڕەمەزانی ئەم ساڵات چۆنی وڵای لەخوا بەزیاد ئەم ساڵ دەپار باشترم هیچ ئیش و کارەکە یا هەردانیشتی ئەروەڵا ئیشەکەم ئازانیی ئیشەکەم ئەوەندە نییە بڵین هەر باخ و باخاتێکی کەمەی تۆ خۆم تۆزەکە خۆم پێوە خاڵێنم ڕۆژاناسم سەردانیشەکەم و ئەتر ساعتی 2 ساعتیا و ئەگەڕێمەوان ئەتر ئەم کاتەنە زۆر خۆشە لەم کاتی بەهار و گوڵەکە وردە وردە بەرێک دەرەکە و ئامانایتر وەڵام منیش بە خۆشحاڵیەوە چم بەیانیان ساعتێکەچم ئێواران ساعتێکەچم خۆمە باخ چی تێش خۆ ئەزانم هەر ئەگەر ئیسان هەر بەشی دڵی خۆی بکات چۆنکە ڕاستەکەی دەستی وەردانی جاڕنی توزانەمەینکردنی بەخێوکردنی ئاودانی ئەمانە هەمووی خۆشێک بە دڵ و دەروونە بەخشن بەس بزانام جگەلەوە چیت هەیە ینی بەرو کاڵین باخ من ئەوەی ڕاستی بێ زۆرم نییە من دۆنمێ ئەرزم هەیە دۆنمەکە کردومەتە 2 باشەوە بەشێکیان هاوینان ئەیکەم بە زەرعات وەکو تەماتە وەکو کولەکە وەکو ئەم شتانی کە ئەخورێ سەوزەوات بەعام باشەکەی تریشیان کردومە بە باخێکی پسکۆلە وەکو هەنار هەنجیر سێ و قەیسی و هەروابێتەوە هەنجیری تایە ئەم شتانی منەوەعاتە جاری وا هەیە تۆ حەزت لە درەختی زۆرە ئەرزیشت کەمە بەشی ئەوە جاری وایە ئەڵەن بۆ مناڵەن جێلاس زۆر جوانە ئەڵێن نازان فلان و ئاوایە بۆیە جێلاس و شتیشتان لێناوەیە جێلاسی تایە هەنجیری تایە هەناری تایە هەرمەی تایە گوێزی تایە گوێزەکان هەر گەورەشن تێکی کاکە ئیتر منەوەعات ئەوە کردومە زۆر خۆشە جانیە خۆی وا خۆشە باق هەر جارە و میوەیەک بێتە پێشەوە شتێک بێتە پێشەوە بزانم چەنە دڵت بە مانەوەت لە شەدەڵە خۆش وەڵی هەتا سەر ئێسقان دڵم پێ خۆشە من تقریبان 4 ساڵ چوومەتە پیرەمەگرون 4 ساڵەیە بووم تەلەبەمانە بوو حکومیەوە تەلەبەمانە بوو لێرەش 12 تیانە بوو هەتاکو لە 12 دەرچوین تەلەبەکانمان ئەتر نییە لەوێ ئۆقرم نەگر گەڕامەوە ئێرە ئەتر خاچی خۆمەت لێرە لەدایک بووم پێم خۆشە کاکە تیا بژین و تیا بمرم و هەموو شتێکم لێرە مناڵەکان تا چەند تەبان لەگەڵ تا بۆمانەوە لێرە ئەوانش پیان خۆشە بەسای حەمدی خواوە 3 کچم هەیە لەگەڵ کوڕێکە شکر زۆر باشن کچەکان چوونە جێگەی خوان و کوڕەکە شەر ژنی هێناوە کوڕەکەم لە پیرەمەگرونە کچەکانشم هەر لێرن کچێکیان نەبێت لە پیرەمەگرون باشم داوە ئەتر زۆر تەبان لەخوا بەزیاد وای گەورە لە ساکە و تەمەنە ئینشاڵڵا لەسەر خێر درێژ قوربان سوپاسەکە مەمنونم بەخێر ئەزانم تۆزێ ناساخیت هەیە تۆ بەڵام بابزانم ڕۆژت بۆ گیرێت وەڵاهی لەخوا بەزادەوە ئەمڕۆ 6 ڕۆژم لێ گرتووە بەس ناتوانم هەموو دەمێ بگرم بەسەر ناتوانانی هەمووی بگرێت مەلاش خۆی فتوان بۆ داڵە نابێ بیگری هەمووی وام پێڵە ئەوانەی کە نەخۆشن ئارا وڵای ترەوە لەبەرەوەی ئەوەندەم حەز لە ڕۆژویە چووکە هەر فێر بووم لە ئەوەڵەوە تر لە گەڵ خێزانی مەلا جەحفەر بەخوا مەڵۆمان کردووە کاتی خۆی دروێنیان کردو بێکەوە بە ڕۆژ بووی کاتی خۆی گەورە سەلامەتان کرد ئەو ڕۆژانەکە مێستا زۆرم پێ ناخۆشەکە بە ڕۆژی نابێت ئەزانی چی تۆ مادام الحەمدولله عوزرت هەیە پاساو یاویشتم بۆ کرا زۆر هیلاک و ماندووە بم تۆ بێ مەلاعەتی خۆشت بکەیت چونکە لەسەر دواجبە لەشی ئینسانیش حەقی لەسەرت هەیە میوان پێڵە مام مەلاوشتیژە میوان پێڵە براکەشم هەر مەلایە مامۆستا هەموو جار پێ مەڵێ نەیگیری خوشکم تۆ لە سەرنجە کەسی هەر بۆ خۆم دڵم قبوڵ ناکە ناو بەناو دەتوانی شتێکیان لێ بگری بەڵام هەمووی شەشم لێ گرت تۆشکرم سەلامەتت کایە بە قوربان سەلامەت یاکمەکە ڕاستەفەن خۆی ناتوانم چونکە مقاسم پلاتین و بێهێز و بێ تااقەتم پێوەی
خەریکی چین ئێستاوە وەڵڵاهی ئێستا خەریکی تەماتە ناشتینی تەماتەیە و بیبەرە و باینجانە و بامێە و بەس بینیم هەر گەڕەکەی کردوتانە بە شتێ بەڵە سا و دوانەی سەرەوە بامێ ئەمەی ناوەڕاستیان باینجانە ئەمان بیبەری شیری نەکردومانە ئێتر ئەمە تەماتی ئەمریکی ئەمە تەماتێکی وردە ئەمریکیە زۆر جوانە زۆر بەبارە تەماتێکی زۆر جوانەگرێ ئەوەی خواردنەوە تەماتی کوردیە تەماتی سێویمان کردووە زۆر باشە با بزانم ئەمە ئینشاءڵڵا کەی پێگە وەڵای شەڵا مەقەدەری خوانە بێ پشتیوان بەخوا دەوری دەی 15 ناوە پێگە چۆنە لە هەندێک شوێن بینیمانە ئەوە داپۆشن بە لایلۆن دایپۆشن دوای بژاروشتیشی نابێ چۆنە ئێتۆوا لێ واللهی من وام لێ نەکردو ئەمە پەینی چاکمان تێکردو تقریبان دەگەڵابێکمان زیاتر پێین تێکردووە هێتر چێڵاومانە دووسێ جار و تێکەڵاو بوو ئەوە هی ئیکەین باشتر ئەمە تەجروبەمان هەیە لەسەری ئەی باشە با بزانم ئەرزەکە بۆ زۆر شینە بۆ تۆ کەرسە کوشتی زۆرە ینی نازانم ئەوە زیان لە هینەکە نادا لە با بڵێن لە ئەو ڕوەکەی کە مەسەنە ڕوان نا چکۆ لەبەرەوەی پەینی زۆرە ئەنجا ئەمە تۆزە تەڕیش بکە شێڵدراوە دوو جار شێڵدراوە بە حەقەت تۆزە قوڕ بووە بەڵامتە لەوە زیاتر خۆش نابێت چکە ئەرزەکەی واو ئەرزی ئێرە بۆ بزەرعاتی ئەو شتانە باش لە خوای گەورە بەجارە زۆر باش ینی ئاو دێرەکان بەس بە قەتراکەن ئاو دێریەکان ئێستا باوی ئەمە یعنی ئەمە کەمترین ئاو سەرفە بێ و باشترین سوادەشی لێەکە ینی بە ئاوێکی کەم ئەتوانی زەرعاتێکی زۆر بکەی ئەوە کارێکی باشە جاران ئەگەرە دێرا و نیوەی ئاوەکە لە ڕێگا خەسارە بوو بەڵە جامە بژاری کەمترە بێ ناڵم بە ئاوێکی کەمە توانانی زەرعاتێکی زۆر بکەی و زۆر بێ حەزیەتیشە بێ ئەرکە کەزامە تایمەرێکی بۆ دانی هەموو ڕۆژە چارەش دوو چارێک خۆی ئاوە تاوتەوە بەس ئەمە بە ئاوی ئەو ئەوەی کە ئاویدەن ئاوی بیرە چییە؟ ئاوی بیرە هەمووی ئاوی بیرە ئاوی بیر بۆ زەرعات باشە ئاوی ئێرە باشە خراپ نییە کلچین زۆر باش با سەرەتا لەوە بپرسیم زانین خەڵکی شەدەڵا زیاتر بە چۆمەش بوو خەڵکی شەدەڵە جاران زوو پیاز و ڕەزوشتیانە کردو ماڵاتیان ڕاگرت بەڵام ئێستا بە زۆری خەریکی کەسابەتی کەن گەڵابیانە ئیشی پێکەن و کرێکاریەکەن و باخەوانیەکەن و ئەو ئیشانەیە باشە ئێستا خەڵک فێر بووە وەکو جاران نییە بڵێ ئەرزێکی زۆر و جاری وایە یا مەسەن دێمی هەندێک درەختی لێ بنێژی و تەواو ئێستا ئەرزێکی کەم و درەختێکی زۆری لێنێژن با بزانین خەڵکی شەدەڵا بیریان لەوە کردوتەوە کە شێوازی سرعاتیان بگۆڕن شێوازی باغداریان بگۆڕن تقریبان هەندێک شتیان گۆڕیەوە باشە لەخوا بەزیاد بێ باشە ئەی با بزانین ئێرە بە شێخە دێ بە ناوبانگە ینی مێژوویکی دینداری تەفاسیل و دوور و درێژی هەیە بازانین ئێستا کەشوهەوای دینداری لە ناو شەدەڵات چۆنە لەخوا بەزیاد بێ لە هەموو شوێنێک باشترێکە بۆ مەسەلەی دینداری باشە ئەی بەرو مزگەوتان تا چەند ئاوادانە وەڵا ئاوادانە لەخوا بەزیاد ئەوش لە چاو دێ و شوێنی کەەوە سیرەکەی ئاوادانترین شوێنە باشە زۆر جار مشور خواردنیشی دەوێ ئەبێ کەسێک هەبێ مەسەلە مشور خۆرە بێ ئەلحەمدولillah مشور خۆرەتان هەیە باڵێ لەخوا بەزیاد هەندێک گەنج زمانە ئێستا باوەڕکە یەک بانگێکی بە خەسار نادەن بۆ ئەگەر لە دووریش بن لە دەشیش بن خێرا دێنەوە بانگەکە دەن و نوێژ و جەماعەتەکەکەن و گەڕێنە سەر ئیشەکانی خوان بابزانین مەسائلی کۆمەڵایەتی و سکیلەی ڕەحم و هاوکاریکردنی یەکتر و بەتەنگەوە هاتن و ئەمانەتان ئەوانەشیان زۆر باشە ئەی باشە بابزانین مەشاکیل و ئەوانە مەشارکیلی کۆمەڵایەتی و نازم ئەمانە ئێمە هیچ مشکلەیەک نییە یعنی بڵێ وڵا هیچ مشکلەیەکی ئارزێگا دەمەقاڵەیە ئەوشانە هیچ شتێکمان نیە تاکو زارێک لە ناحیە لە لای پۆلیسەکان وتیان وڵای دی ئێوە زۆر بێ مشکلێ دێوە ئەوەندەی مشکلەیە ئەمەر خەریکی ئەوین بەشکاتی ئەوە ڕاستەکەی بە ئەوە بڵێن وەختی خۆی ئەو گوندانەی کە شەخیان لێ بووە گوندێکی هێدوو هێمن بن خەڵکەکان هێدوو هێمە بەوە سەراحەت ینی بە ئەوە خەڵکیان کردو و نەسحەتی خەڵکیان کردو و ڕێنمای خەڵکیان کردو و خەڵکی شتی لێ وەرگتون و ئەوە باش بووە حەج مەمەستا ئەبینین هین ئەمە کە پێ گوترێ مێرگەپان کە شوێنێکی سیاحی و ئەوانەیە لێوە نزیکە با بزانین خەڵکی شەدەڵەت تا چەند ئیسفادەی لەوە کردووە کە نزیکە مەسەن ئەرزی فرۆشت پێ یا مەسەرەن دوکانی دانابێ مەطعەمی دانابێ نازم ئەلەمانەتان هەیە باڵێ لەخوا بەزیاد بێ زۆرمان خەڵگە ئیسفادەی کردووە لە کڕین و فرۆشتنە خەڵکمانەیە ئەرزی فرۆشتە ئیسفادەی کردووە دوایەوە خەڵکیشکە هەیە کرێکاری لی دەستەکەوێت ئیشی لێ دەستەکەوێت مەشارەی لە دەستەکەوێت باخەوانی دەستەکەوێت ینی خەڵک مەشغوڵ بووە هەتا دیەکانی دەوروبەری ئیسفادەی لێکەن لە پیرەمەگرونشەوە خەڵک بۆ کرێکاری ویشکردن دێ بۆ ئێرە ئیسفاداکە خۆی گەورە سەلام کرێکار دێ لێرە ئیسفاداکە الله
أشهد أن لا إله إلا الله. الله أكبر. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. آمين. لإلاف قريش إلافهم رحلة الشتاء والصيف فليعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف. الله. بەڵە خۆشەویستان بەم شێوەیە لا گوندی شەدەڵا ماڵاوایتان لێکین بۆ هیوای بەرنامەکەتانمە دڵ بوو بێ ئینشاءڵڵا. لە کۆتاییشە زۆر سوپاس بۆ کۆمپانیای دۆلفینسی کە بە درێژای ڕەمەزان لەگەڵمان بووە بۆ سپۆنسەری بەرنامەکە. تاکو بە گەشتنەوەیەکی دیکە و ئێوارانێکی دیکە لە جێگەیەکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم. خواتان لەگەڵ.